هیوانی ئەم جارشمان پێما بێ ناسانی ناوێ ناسری ڕزاسی خۆزگا وەکو ژان ژاک ڕۆسۆ ئەڵێ بمتوانێ هەم ئەوەی کە لە دەروونمایە دەری ببڕم بەڵام کۆمەلگای کوردەواری ئێمە هێشتا ماوێتی دەرونیا خۆشەویستێکە هەیە مامۆسا پێی نەگەیشت بێتی بڵێ باشە بۆ بە دوو دەرگا گۆڕەکەی مەرزیە خانم دەرگایکی بۆ ئایلەی فەریخیە و دەرگایکی بۆ ئایلەی ڕزاسی بەداخەوە هەمووی خەتای خۆم بوو نایگەڕمەوە بۆ هیچ کەس دوای مەرزیە خانم زۆر زوو زەواجە کردەوە من ئەگەر ژنم نەهێنابایە بەرەڵا دەبووم بەڕاستی ئەمە دوا قوفڵی گۆڕەکەی مەرزیە خانمەیانی کە بەشکایی من هەموو ڕاستیەکانم باس کردو هێن دڵم تەنگە دەڵێم بەم شەوە لەم شارە بڕۆم سمسەکە نووسی بووی ئەترسمیتر نەتبینمەوە ماچت دەکەم ئەوە زۆر کەس خەیاڵە گوێنێک هەیە لە پشتی تۆ کاتێکە گۆرانی ئەڵیت بۆ ئەو خەیاڵە گۆرانی بڵیت جارێکی تر لە دایک ببایمەوە بەڕاستی حەزم نەدەکرد گۆرانی بێش بم پێشتر هیچ پەیوەندیەکی خۆشەویستی و لەگەڵ ئێرانخانانە بوو بێ ئینسان ڕاستبێژ بێ ئیستەش من بەباشی بۆتی دەگێڕمەوە لەگەڵ دووکەڵەکات چۆنی وەڵڵاهی مەبەستە جغارەیە نەخێر دووکەڵەکەی تر ئەڵێن کات لە قەیلیاوی زۆریش بە مناڵی هار بوو بیری مامۆ ناکەی خوارێ وەڵا زۆر کەڵە شێرێکی ڕەشی قەزەم چی و بیرەخاتەوە تو خود ای